ماوەی چەند ساڵێکە ئەم دوورگەیە بووەتە هۆکاری سەرهەڵدانی ناکۆکی لە نێوان تورکیا و یۆناندا. چیرۆکی ڤاڕوشا چییە؟ ئایا ئەم دوورگەیە خاوەنەکەی یۆنانە یاخود تورکیایە؟ شاری ڕۆحەکان ڤاڕوشە. قۆبرس دوورگەیەکە دەکەوێتە سەر دەریای ناوەڕاست و بەرامبەر کەناراوەکانی تورکیایە. هەردوو هاوڵاتیانی تورکیا و یۆنانی تێدا نیشتەجێن. ئەم دوورگەیە لە سەدەی 16هەمەوە لەلایەن ئیمپراتۆریەتی عوسمانیەوە داگیر کراوە و دواتر لە سەدەی 19هەم لەلایەن بەریتانیاوە داگیر دەکرێت. پاشان لە ساڵی 1960 قوبرس بوو بە دەوڵەتێکی سربەخۆ، بەڵام سربەخۆ بوون نەبووە هۆی چارەسەری ناکۆکی نێوان تورکیا و یۆنانیەکان، چونکە لەلایەکەوە یۆنانیەکان پێیان وایە کە ئەو دوورگەیە زۆرترین هاوڵاتی بەڕەگەز یۆنانی تێدایە و تورکەکان تێیدا کەمینن. لەلایەکی دیکەوە تورکەکان لەوە دەترسن کە مافە سیاسیەکانیان بخورێت، بە تایبەتی لە دوای ئەوەی کودەتایەکی سەربازی لە ساڵی 1974دا ئەنجام درا و سەرۆکێکی نوێ بۆ قوبرسدانرا کە ئامانجی یەکگرتنی قوبرس بوو لەگەڵ یۆنان. بەڵام تورکیا ئەو هەوڵانەیان ڕەت کردەوە و چەند داواکاریەکیان ئاڕاستە کرد. دواتر کاتێک یۆنان ڕەتی دەکاتەوە ئەنقەرە بڕیار دەدات جەنگ لە دژیان بەرپا بکە و بەو شێوەیەش توانیان دەست بەسەر 3 بەشی ئەو دوورگەیەتا بگرن و جڵەوی سەربازی بەشی باکووری بگرنە دەست. لە دوای ئەو هەنگاوەوە تورکیا هەستا بە گواستنەوەی زۆربەی دانیشتوانی ئەنادۆڵ بۆ ئەوەی لە بەشی باکووری قوبرس دانیشتەجێ ببن تا نمونەی دەوڵەتێکی بێکێشە و سەربەخۆ نیشان بدەن. دواتر لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە بڕیاردرا کە تەقەکردن بوەستێنرێ و هێڵێکیان لە نێوان بەشی یۆنان و تورکیادا کێشا و لەو نێوەندەشدا شارێک هەیە بە ناوی ڤاڕوشە کە پێش جەنگەکان شارێکی گەشتیاری بووە، بەڵام بەهۆی جەنگ و کۆچکردنی دانیشتوانەکەی بە چۆڵی مایەوە و هاوڵاتیانی گوندەکە بە شاری ڕۆحەکان ناوی دەبن. بەڵام دواتر لەلایەن کۆماری باکووری قوبرسەوە واتە تورکیا لە تشرینی یەکەمی ساڵی 2020 بڕیاردرا کە ڤاڕوشا نۆژەن بکرێتەوە و دووبارە بەڕووی هاوڵاتیاندا بکرێتەوە و هەروەها لە مانگی تەموزی ساڵی 2021 سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ ئەو مەبەستە سەردانی ئەو شارەی کرد. لەبارەی ئەو بڕیاری تورکیاوە یۆنانیەکان ئەو جوڵانەوەی بە نایاسایی دادەنێن و لەلایەکی دیکەشەوە نەتەوە یەکگرتووەکان دان بەو جڵاوگیریەی بەشی باکووری قوبرس دانانن. هەر بۆیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیاریاندا کە ئەو کەیسە ڕادەستی لیژنەی ئاسایش بکەن. بەو شێوەیەش دووبارە ناکۆکی دروست دەبێت لە کاتێکدا دانیشتوانی دوورگەکە داوای یەکگرتن و پێکەوە ژیان و ئاشتەوایی دەکەن.